خەوبینین یەکێکە لەو بابەتانەی کە هەر لە سەردەمانی کۆنەوە مرۆڤی بەخۆیەوە مەشغوڵ کردووە و لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە بەوەی کە ئایا هەر بەڕاست خەوبینین لێکدانەوەیە کە بۆ داهاتوویان ئەوە تا بیرکردنەوەیە کە لەو شتانی کە ڕۆژانە مرۆڤ ئەنجامیەدا و ئایا هەموو ئەو خەوانی کە مرۆڤ ئەیبینێ دەکرێ مانای هەبێ زۆر جار ئێمەی مرۆڤ زۆر ئاسایی زۆرێک لە شەوەکان کە خەوین خەون دەبینین بەڵام هەندێکیان ئەسڵان هەر بیرمان نامێنێ لەگەڵیشیان هەندێک خەون لە بیر و زەینی مرۆڤ دادەمێنێتەوە و زۆر جار ئەمە وای لێ دەکات کە بەدوایە بچێ ئەم خەوە چی لێکدانە و مانایەکی هەبووە و بێگومان زۆرێکیشمان دەزانین کە لێکدانەوە هەیە بۆ خەوندەکان و کەسانەکان شارەزان لەم بابەتەیە بەڵام زۆر جار ئاگادارمانەکەنەوە کە خەوی ناخۆش نابێ باز بکرێ و پێویست ناکە هەموو جار ئێمە بەدوایە بچین یان ئەگەر بۆم نەخەوێکی ناخۆشمان بینی سەدەقەیەک و خێرێک بکەین بۆی کە ئەگەر ناخۆشیش بێ ئەوە لێمان دوورکەوێتەوە بۆ بابەتی لێکدانەوەی خەون و خەون بینین و تێگەیشتن لێ و ئەو لێکدانەوانی کە هەڵی ئەگرێ ئێمە میوانداری دکتۆر شاخەوان سیامەنسووریمان کردووە مامۆستایانی کە لەم تەوەرە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە مامۆستا گیان بەخێر بێ سپاس بەخێر بنێ خوا سەلامت مامۆستا خەون بینین من پێم خۆشە چونکە ئەزانی یعنی مە بابەتێک هەم لە دەروونناسیشا زۆر باس کراوە بەڵام ئەگەر بینەوە لایەنە ئیسلامیەکی لایەنی پیرۆزی ئیسلامە چۆن لێکدانەوە بۆ خەو کراوە ئەوەی کە زۆر جار ئێمە باسیەکەین و لەسەر دەممان هەیە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵای خوای گەورەتان لێبێ لە جەنابتان و لە بیسەران و بینەرانی بەڕێز دیارە بابەتی خەو بابەتێکی زۆر گرنگە قورئان گرنگیەکی تایبەتی پێداوە پیاغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بۆ خۆیان معەبیری خەو بوون لێکداروی خەو بوونە و هەروەها یەکێک بۆ لەو شتانەی کە خوای پەروەردگار جەلە جەلالوه منەتی بەسەرا نەکردەوە یعلمنی من تەئویل الأحادیث خوای تەعالی فێری کردووم و هەروەها ئەگەر تەماشای قورئان کەین ئەوەندە گرنگە بابەتی خەو بە بابەتی فتوا ناوبراوە ینی وەڵامدانەوەی خەو ئەفتونی فی ڕوئیایە فتوایە ینی وەڵامدانەوەی خەو چۆن پرسیاری دەستنوێژ پرسیاری حەج فتوایە پرسیاری خەویش وەڵامدانەوەکەی فتوایە بۆی بابەتێکی زۆر گرنگە وهروە لە فرمودەکان فەرمایشتەکانی پێغەمبەری سەروەرمانە صلی الله عليه وسلم زۆر گرنگیی تایبەتی پێدراوە ینی تەسەوور کە پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام بەیانیان کە سەلامی داوەتەوە ڕووی کردووەتە هاوڵان فەرموویەتی هەل ڕائە ئەحەد منکم الرؤیا ئایا هیچ کەسێک لەوێ ئەمشەو خەوی بینیوە ئەگەر خەوی ببینێ بۆ پێغەمبەری خۆیان نەگێڕایەوە صلی الله عليه وسلم ئەمە گرنگی دانە یەکێک لەو کتێبانە مەسەلەن بە نمونە بێنین و صحیح ئیمامی بوخاریە صحیح ئیمامی بوخاری بابێکی داناوە بە ناوی باب التعبیر کتاب التعبیر ئیمامی بوخاری 48 سەرباسی تیا داناوە 48 سەرباس و هەروەها 99 دانە حەدیسی هێناوە لەسەر خەو ئەمە یەکێکە لە کتێبەکان مەسەلەن کە هەموو حەدیثەکانیش صحیحن ئیدەن خەو بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لە دوای من نە پێغەمبەر دێ نە کتابیش دێ ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ ئێوە بۆ ئومەتەکە مە الموبەشیرات قالوا وما الموبەشیرات ئەی پێغەمبەری خوا موبەشیرات چییە فەرمووی ڕؤیا ساڵحە خەوی چاکە یان پیاو خۆی ئەیبینێ یان خەڵک پێوەی ئەیبینێ ئەو دوانەیە ئەمە بۆکو خەو بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی زۆر معقدیشە لەگەڵەوەیدا گرنگە چونکە خەو هەر زانایان زۆر باسییان کردو عملی خەو چۆن دروست دەبێ ڕاستە یعنی عملی خەوەکە طبعا عملی خەو وەکو ئیمامی ئیبن حەجەری ئەسقەلانی و غەیری ئەویش ئیمامی ئیبن القەییم باسییان کردووە کاتێک کە ئینسان ئەمرێ ڕۆحی ئینسان ڕۆحیانەتی ئینسان دەرەچێت لە لاشەی لە لاشەی دەرەچێت بەڵام دەرچوونی ئەبەدی نییە کە وەکو مردن وابێ ئەم ڕۆحانە ئەگەن بە یەک ئەم ڕۆحانە جانی وایە ڕۆحی زیندووە گا بە ڕۆحی مردوو لە خەوای بینێت مەسەلەن جاری وایە ئەم ئینسانە تووشی کارەساتێکی لە پێشە بە خەو پیشانێدەن جاری وایە ئینسانە کەم تەرخەمەیەکیە لە عیبادەتە پیشانێدەن مەسەلەن خوای تەعالی پیشانێدا لە خەودا بۆی بگەڕێتەوە ئیدەن خەو ئەمە جۆرێک لە بینینی خەوە جۆرێک لە بینینی خەوە کە عەمەلی خەوە جۆرێکی تر لە عەمەلی خەو کە لەواچە سەیری بە بەلای مەسەلەن خەڵکەوە ئەمش عەمەلێکی معقەدە بەڵام ئەم جۆرە خەوە پەیوەندی
بەخوای پەروەردگارەوە نییە، پەیوەندی بە نێوان ئینسانەکانەوە هەیە. ئەویش ئەوەیە هەندێک جار من خۆم کارێکەکەم بێمە خەوی تۆ، بەڵێ ئەمە واریدە، ئەنی من خۆم کارێکەکەم تۆ بیتە خەوی، من بێمە خەوی تۆ. ئەویش لە کتێبەکانە زۆر باس کراوە و زۆر تەجربەشی لەسەر کراوە، زۆر تەجربەی لەسەر کراوە. من حەزەکەم تۆ ئەمشەو خەوم پێوە ببینیت، کە حەزەکەم ئەمشەو تۆ خەوم پێوە ببینیت، ئەوەی کە لە مێشکی خۆمایە حەز بکەم تۆ ئاوها من ببینیت. فکرێکی ئاوا لە ناخی خۆما پێش ئەوەی بخەوم تەنها داڵڵا و بیرم لای تۆ، حەزەکەم تۆ ئەمشەو من ببینی بەوەی کە قاچم شکابێ، بەوەی کە چاوم کوێر بوو بێ مەسەلەن، بەوەی کە تووشی حاڵەتێک بوو بێتم، یان بەهۆی دڵخۆش بم. ئەم بیرکردنەوە کە ئەم تیشکە دەرەچێت لە منەوە بۆ تۆ دێ، تەجربە لەسەر 15 کەس کراوە، 13 کەسی سەرکەوتوو بووە کەی لە لوبنان لە ساڵانی ڕابردوودا. هەڵێرزم بووی 13 کەسی سەرکەوتوو بووە. ئەم 13 کەسە خەیان بەم نەفەرەوە بینیوە. ئەمە عەمەلێکی موعەقەدە، ئەمەش تەعبیرێکی نییە. لەگەڵەوەشدا خەو بەعام ئەکرێ بە سێ بەشەوە. بەشێکی خەو لە خوای پەروەردگارەوە، ڕوئیە ساڵحە لە خوای تەعالا، ئەمە تعبیری هەیە. خۆش بیان ناخۆش؟ بەڵێ بەڵێ، جاری وایە خەوێکەیە بەنسبەت تۆ ناخۆشە بەڵام معناقی خۆشە. ڕاستە. یعنی ئێستا ئینسانێک بە لە ڕووی جەنابتان لە خەوی ئەبینی لەگەڵ دایکیا زیناکە، ئێم خەوە لە نەفسی خۆیان ناخۆشە، بەڵام ئەم خەوە زۆر معناقی باشە، معنای چاکە وەنیە؟ ئەمە لە نەفسی خۆی ئینسان پێ ناخۆشە وایانە. خەوێکی ئەمە جۆری بالمناسبەت نەپەڕین، ئەو معنای ئەوە چییە؟ ئەگەر ئینسان ببینێ لەگەڵ دایکیدا زینا بکە، معنایەوەیە کە ئەم ئینسانە لەگەڵ دایکیا زۆر چاکە، باڕون بیوالیدەتیهی، بۆی چاکە. هەڵێرزم بووی مەبەستم ئەمە جۆرێکیانە، جۆرێکی خەومانەیەوە لە خوای پەروەردگارەوەیە، ئەمە ئینسان بە دوایەڕۆ. جۆرێکی تر خەومانەیە حەدیث و نەفسە. تۆ هەردووکتان دڵنیامە خۆتان بینی، من خۆم بینیوە، لە خەوتە هاتووی فرێ بەرنامەکە ناکەویت، بەرنامەت کردووە مەسەلەن نەتوانێەوە قسە بکەی، بەرنامەت کردووە مایکرد لەبیر چووە، من مەسەلەن ڕام لە خەوما چوومە بۆ مزگەوت فرێ جومعە نەکەوتم، فرێ جەماعەت نەکەوتم. ئەمە حەدیث نەفسە. پیاوێک لە دوکانە، دکتۆرێک لە نەخۆشخانەیە، شەو لە خەوی داوە عەمەلیاتی نەشتەرگەری بۆ نەخۆشەکە، وانە خەڵکێک لە مەعرەزی شەکە لە خەوی داوا سیارە ئەکڕێ، ئەمە ئیشی ڕۆژانەیە دووبارە بێتەوە. ئەو بەڕێزانە کامێرەوانن لە خەوە مەسەڵەن خەریکی کامێرن، ئەمە حەدیث نەفسە، ئەمەش معنایەکی نییە. خەوێکی ترمان هەیە لە شەیطانەوەیە. کەسێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تی پێغەمبەری خوا من ئەم شەو لە خەومدا سرم لێ ببووە و سەرەکەم ئەڕۆشت و من نیشتم سەر سەرەکەمە دوای کەوتبووم. پێغەمبەری خوا فەرمووی ذاکە تەلاعب الشەیطان، ئەو شەیطانە یاریتان پێکە، ئەو خەوانە مەجێڕنەوە. ئەم جۆرە خەوانە ئەمە لە شەیطانەوە، تەلاعب الشەیطانە. هەڵێرزم بووی مەسەلەن کەسێک لە خەویدا سەریە بردرەیە، کەسێک لە خەویدا بۆ نمونە ئاژەڵێک دوایەکەوێ ڕاکە، لەم لاوە ڕاکە، لەو لاوە ڕاکە، کوڕوا مەساڵەن سحرم لێکراوە، مەسەلەن لە خەویدا پێڵەن سحری لێکراوە، مەسەلەن لە خەودا دەسەخەنە بنەقاقی بیخینکێنن، یعنی ئەمانە لە شەیطانەوە. بووی پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم هەر کەسێک ئەو خەوانەی بینی ئەوەی لە شەیطانەوەیە، کاتێک کاسە بەند لەسەر خۆی سێت تفکە بەلای چەپیدا، ئەو قسەرە، یعنی ئەوەی ئەو تفکردنەی دوای تەنها ئەو خەوەیانە، بەس بۆ خەوەیە، تەنها ئەو خەوەیانە. ئەمجا بڵێ اللهم إني أعوذ بك من شر هذه الرؤيا ومن شر الشيطان الرجيم. ئەمە بەس بۆ ئەوەیانە. ئیذەن ئێمە بەڕێزان لە بەدوا کەوتنی خەو تەنها دوای یەک جۆرێکیانەکەوین، تەنها دوای یەک جۆرێکیانەکەوین، ئەو جۆرەیشیان ئەبن بە دوو بەشەوە. بەڕێزان کاتێک ئینسان خەوێکە بینێ، خەوەکەی خۆشە، بە دوای واتاکەی داگەڕێ، ئەم خەوا بێ بە دوو بەشەوە، بەشێکیان تەواوی خەوەکەت لەبیر ماوە، بەشێکیان تەواوی خەوەکەت لەبیر نەماوە، لەبیرە چووەتەوە. هەر خەوێک لەبیرە چووە معنای نییە. نیوەشی و بیرما ئەگەر خەوێک معنادار بێ لەبیر ئینسان ناچێتەوە. هەڵێرزم بوون، خەوێک معنادار بێ لەبیر ئینسان ناچێتەوە. ئەگەر خەوەکەت بە تەواوەتی لەبەرمە و توانێت وەکو خۆی بیجێڕیتەوە، ئەو کات ئەو خەوە معنای هەیە، ئەو خەوە واتادارە. باش ئەم خەوەش جاری وایە
مثلا بەلای تۆ خەوێکی خۆشە ئەی گێڕیتۆ ئەو کەسێک کە تعبیری خەوەکات معنات بۆ نەکە مثلا بابینە سەر تعبیرەکە خەون ڕاوەکردن خەو پەرژێن زانستە من چۆن تۆ لی ئەزانی تاوان بینەرانی بەڕێز مامۆستا شاخاوانیش کردو کەسانی کە زۆر شارەزایی لە لێکدانەوەی خەوە ئەشمان بینی چەندێک پرسیاری دەکەن لە ڕادیۆ و لە پێیان لە ڕەمەزانە منیش ئەتوانم وەکو تۆ فێری ئەم زانستە بم وەکو هەموو زانستەکانی تر یان بابەتێکە بە خول و بە دەور و بەمانە فێری نابی خەو ئەگەر تەماشای قورئان کەین پێغەمبەر فەرمووی وەیعەلیمەنی من تەئویل الأحادیث خوا فێری کردو خوای تەعالی فێری کردو ئیبن سیرینە فەرمێ خەوم بە پێغەمبەری یوسفۆ بینی تەماشای زبانی کردم زبانی گردم حاڵی بووی قسەکە دوور و درێژە دوای ئەوە فەرمووی بڕۆ خەو لێک بەرەوە خەو عیلم نییە یعنی بە تەواوەتی عیلم نییە خەو مەوهوبەیەکە خوای پەروەردگار فێری هەندێک خەڵکێکە فێری هەندێک خەڵکی ناکە هەندێک جار و کەسێک خەو لێیەکە داتۆ موسڵمان نییە غیری موسڵمانە مەوهوبەکەی پێ لە یەهودا خەڵکی تیا لە نەسارای خەڵکی تیا لە قوڕەیشە مەسەن ئەبوو جالێکێک بۆ لەوانەیە تعبیری خەوی کردو بۆیە خەو دەرەجەی یەکەم دەرەجەی یەکەم مەوهوبەیەکە خوای پەروەردگاریدا بۆ ئینسانە جاری وایە خەویەکە ئێمە سادانە لە هەموو کتێبەکانە تەماشایکە معنای تیان نییە لێو خەوەی تیان نییە ئیدەن ئەگەر عیلمێ بێ جواب نەدەیتەوە وانە ئێستا ئێمە ئاڵێن کاکە دەستنوێژ بەم شتانە ئاشکێت ڕاست شتەکە وجودی هەیە وانە بۆچی خەوی وایە 15 واتە هەیە وانە چونکە ئەمە ئەگەر عیلمێک بێ یەک و یەک دووەکە تەواو بۆیە بەشێکی زۆری خەو مەوهوبەیەکە خوای پەروەردگاری دا بە هەندێک کەس وارید نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێ لە ڕۆژان بۆ یان هەر چوار خەلیفەکە کە خەویان لێک داوت عەبدوڵای کوڕی عەباس عەبدوڵای کوڕی عومەر عایشە دایکی ئیمانداران وارید نەبوو ڕۆژێ لە ڕۆژان نە پێغەمبەر نە خەلیفەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جێگایەکەوە فێری لێکدانەوەی خەو بۆ بن مامۆستایەکیان هەبوو بێ نەبووە اجتهاد بووە دایکە عایشە دێ بەلای ئیمامی ئەبوو بەکر فەرمێ ئیمامی ئەبوو بەکر باوکی خەوی لێک داوەتەوە من خەوم بینیوە لە خەومدا مانگ و خۆر هەردووکیان بەربوونەوە ژوورەکەی من کەوتنە ژوورەکەی منەوە کە بەچرتی خۆشی خەوی لێک داوەتەوە عایشە بەڵێ خۆشی خەوی لێک داوەتەوە ئیمامی ئەبوو بەکر دوعایشی خێری بۆ کرد وە لێگە ڕاحەت تا پێغەمبەر وفاتی کرد پێغەمبەر وفاتی کرد لە حوجرەکەی دایکە عایشە ناشتیان فەرمووی یا عایشەتو هذا أحد أقمارك أو يكيك لا خۆرەکان کە بەرەو بۆ ژوورەکە دانێکی تری ماوە حاڵی بووی ئاجامە بەستم چییە تۆ ئەمە بەربوونەوەی مانگ و بەربوونەوەی خۆر و تەمەەوە بمانەی دایک دێ بمانای باوک دێ بمانێ مردنی سەرکردە دێ ئیدەن بابەتی خەو ئەوەندەی کە من دیراسەم کردووە ئەوەندەی مەوهوبەیەکە لەلایەن خوای پەروەردگارەوە جەلە جەلالوه ئەوەندە عیلم نییە کە جاری وایە ئێوە هەردووکتانێک خەوتان بینیوە دوو تعبیری جیاوازی هەیە تۆ خەوت بەدار هەنجیرەوە بینیوە لە کاتێکا دار هەنجیرەکە سەوز بوو معنایەکی هەیە جەنابەت خەوت بەدار هەنجیرەوە بینیوە کاتێک دار هەنجیرەکە وشک بووە معنایەکی تری هەیە بۆ تۆ مەسەلەن بۆ ئافرەت جیایە بۆ پیاو جیایە بۆ کەسێک زەواجی کرد بێ جیایە مەسەلەن جاری وایە خەوێکەکەی ئافرەتێک برایەکی بەڕێز ئێستیخارەی کردووە بۆ زەواج مەسەلەن بۆ کارێک لە کارەکان خەوێکە بینێ ئەم جۆرە خەوە معنایەکی تایە بۆ ئەوە لە خۆ لە کتێبەکانی شاباسی ناکە ئەوایە ئەو بۆی مامۆستا شاخوان زۆرێک لە مامۆستان کە هیچ خەویکان بۆ ژێڕێتەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنیا لە ڕادیۆ بیان ئاوا دوو بە دوو کۆمەڵێک پرسیاری تایبەتی لێ زەواجت کردو مناڵت هەیە ئەوە هەیە یعنی ئەمانە ڕێ خۆشکەرەوەی خەوەکەی بۆ لێک باتەوە بارەکەڵا بێک یعنی تۆ جاری وا هەیە مەسەلەن ئەو کەسەی کە خەوەکەی بینیوە ئەگەر هاوسەری هەبێ معنایەکی تری هەیە ئەگەر هاوسەری نەبێ معنایەکی تری هەیە ئەگەر ئەم ئینسانە مەسەلەن قوتابی بێ معنایەکی هەیە قوتابی نەبێ معنایەکی تری هەیە مەسەلەن بۆیە لێکدانەوەی خەو
من پێم وایە عملەیەکی معقدە و ئینسان ئەبێ بزانێ خەوەکەی بۆ کێ گێڕێتەوە بەڕاستی چونکە جاری وایە خەو بۆ کەسێکە گێڕیتەوە ئەوەندەی تر تووشی ناڕەحەتی تەکات تووشی خەم و خەفەتەکە جاری وایە خەڵکێک بەڕێزان لە ڕۆژگاری ئەمڕۆدا خەوێکە بینێ ڕوا لە گۆگڵا بە دوایەگەڕە سەری لێشەوە لەو سەر نازانێت چیە نازانێت چییە یعنی چونکە هەزار معنای بۆ هێنێ کاکە هەر بە دوای ماسییا بگەڕێ باشە بە برژاوی معنایەکیە بە کوڵاوی معنایەکیە ئەگەر دانەی بە معنایەکی ئەگەر کۆی بە معنایەکی ئەگەر بۆت بێنن معنایەکی ئەگەر خۆت بیگری معنایەکی ئەگەر لە ئاوی لەڵایەکە و سەلەمون بەبستم یعنی مامسا ئێمە زۆربەی جارانی ئەبینین هەندێک کەس هەن جیاواز لە هەندێک کەسی تر زۆر بە دوای خەوا ئەچن زۆر ینی حەزەکەن ماناکەی بزانن ئەمە تا چنێک باشە بۆی کە ئەم لێکدانەوانە وەربگرین بۆ ئەو خەونانی کەی بینین یەک دوو هەمیش هەر بەڕاستی دەکرێت سەدەقە و خێر ئەو شەڕە لا باکە بۆن مە لە خەوێکا هەیە بنمونە زۆر جار باسیەکەن طبعا خەو بەڕاستی ئینسان نابێت ژیانی خۆی لەسەر خەو بنیاتی نات ئەو شتێکی خراپ خەڵکی وایە چی ژیانی خۆی هەیە لەسەر خەو لەسەر بورج و لەسەر ئەمانە بنیاتیانە ئەو خراپە بەڕاستی بەڵام ئاگای لە خەوی باشیش بێ جاری واشی خەڵکی وایە هیچ ئیعتیبارێ بۆ خەودانە نامەش خراپە بۆچی خراپە هیچ حسابێکی بۆ ناکە جاری خەوێکە بۆ ئاگادارکردنەوەی تۆیە هەڵێرزم بووی خەوێکە بۆ ئاگادارکردنەوەی تۆیە کە ئەمە مەسەن خەوێکە بینی مردوویەکت لێت تووڕێە ئێم بەڵگەیەوەی کە ئەم ئینسانە مردوو لە عالەمی صدقایە لە عالەمی ڕاستە درویتیانە ئەمە دیارە ئەم کەسە لەسەر کردەوەیکی خراپە یان خۆشەویستی ئەو مردووی عەزێت داوە یان لەسەر کردەوەیکی خراپە ئەم تووڕەبوونی ئەو مردووە بوو ئەم زیندووە ئاگادارکەرەوەیەکە بووی یەگەر حسابی بۆ نەکا خراپەوە نییە بۆیە خەو من ئەوە ئاڵێم کە ئینسان هەموو ژیانی خۆی لەسەر خەو بنیات نەنا یعنی ئیشی ئەوە بێ ئەم شۆچی خەوێکی بینی بەیانی هەر هەمووی بگەڕێتەوە کاکە جارێ خەوەکەت تەسنیف کە لە کام جۆریانە وانە ئەگەر خەوەکەت خراپە ناخۆش هەرمەی گەڕۆ بڵێ ئەو دوعاە بکە یان سەدەقەیە بکە چونکە الصەدەقە تدفع البەلاء کەواتە ئەو ڕاستە یەکێ خێرێکمان کرد بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم سەدەقەکردن بەڵا لادە بەڵا لە ئینسان نادە بۆیە جاری وای ئینسان خەوێکە بینێ خەوێکی ناڕەحەتە خەوێکی بە مناڵێکیەوە بینێ مناڵەکەی تووشی کارەساتێک بووە بەیانی سەدەقەیەکە بووی خۆی تەعالا لەو بەڵایە بیپارێزێ مەسەلەن چونکە ئینسان نازانێت ڕۆدایان ڕوونادا جاری وای شێخ ئەرزمکردن خەڵکێکێک حساب بۆ خەو ناکە خەڵکی واڵە من خەوەر نابینم بالضبط وانە بەسڵی نییە بۆ زانینتان کەس نییە خەو نەبینێت تەجربە کراوە لەسەر چەندین کەس لە جامیعەی ئۆکسفۆرد کە بزانن خەوە بینیانە ئینسان دەرەجاتی خەوی ئینسان دەرەجاتە خەوی ئینسان دەرەجاتە خەوەیە خەوێکی ئەتیادیە خەوێکی شەیە عمقی خەوە عمقی خەوە یعنی کە خەبەریە بێتەوە وەکو ئەم پەڕۆی وایە هەمومان وەمالێتەوە لە دوای هیلاکی زاناکان ئەڵێن هەر خەوێک لە هەندێک لە هەر خەو بینینێک لە هەندێک لە تەبەقاتی خوارەوەی خەوا بیبینی خەوی قوڵا ئینسان بیری نامێنێت هەموو کەس خەوە بینێ هەموو کەسێ خەوەی بینێ بەڵام هەندێک خەو هەیە زۆر لە تەبەقی خوارەوە ئەم ئینسانە گەشتۆتە حەدی خەوێک بە شێوازێ خەوتووە کە خەویش ئەبینێ بیری ناکەوێتەوە کاتە ئەتوانین بڵێن ئەوان کە خەویان قوڵە مەرج نییە هەندێک جار هەر ئەوانە نین کە خەویان قوڵ بێ هەندێک جار ئینسانێکە لە بەهۆی مرتاحبوونەوە بێ بەهۆی هیلاکیەوە بێ مەسەلەن ئەچێتە عمقی خەوەوە مەبەستەکەم لێرەدا ئەوە بوو هیچ کەس نییە کە خەو نەبینێت هەموو کەس خەوە بینێ بەڵام ئەگەر خەو بکەینە 100 پلە بڵێن خەو 100 پلە هەیە لە خەوی سووکە تا خەوی قوڵ لەوا چێ ئینسان لە پلەی 80 بۆ 100 کە قوڵایی خەوی بیر نەمێنێ لەو کاتەیە ئەو خەوانەی کە بیر ێمێنێ خەوەکەی لە 150 مەسەلەن ینی دەرەجاتی سەرەوەی خەوە بۆیە مەبەستەکەم لێرەدا ئەوە بوو هەندێک خەڵک پێی وایە هەر خەوە نابینێت وانی هەموو کەس خەوە بینێت باش مامۆستا یەک دەقەمان کات ماوە پرسیارێک بەزە بزانم ئەمە پرسیارە بۆ ئێوەمانان بۆ ئەوانەی خەو لێکەدەنەوە نەک بۆ ئەوانەی خەوە بینن هەندێک کەسێ لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان لەسەر ڕادیۆکان یان بە تەلەفۆن کەسێک خەوێکی بۆ ژێڕێتەوە تعبیرەکەی ڕێک پێ ئەڵێ لەوانەیە تووشی کێشەی کۆمەڵایەتیشی بکە
ئەمە چۆنە بێ ینی ئەبێ ئەوانەی کە خەولێگەدەنەوە هەموو شتێک لە هەموو شوێنێکا بڵن طبعا بەداخەوە ڕۆژگاری ئەمڕۆ خەڵکێک خەولەیەکە دەنەوە بۆ دەستکەوتنی پارە بەداخەوە بۆ زانینتان لای خۆمان نییە بەڵام لە وڵاتانی عربی خەڵکێک لە نامم بۆ بنێرە لەگەڵ شەریکار ڕێکەوتۆ نامەکە بەشێکی بۆ پارەکەی بۆ خۆی دێ خەڵکێکەکە خەولەیەکە دەنەوە بەداخەوە بۆی دەرکەوێت لە کۆمەڵگایە بۆ شۆرەتە کامەش کارەساتە خەڵکێکی تریشە هیچ لایەنێکی کۆمەڵایەتی ناخوێنێتەوە ینی شروعی معبیری تیان نییە شروعی معبیر جارێ ئەوەیە کە تۆ کە خەوێکم بۆ گێڕێ بە تەنیا بۆم بگێڕیتەوە بە تەنیا وەڵامەکەت بەمەوە چونکە خەوی وا هەیە بە مجەڕەدی گێڕانەوەی من خەڵک خەوی بۆ گێڕامەوە معنای خەوەکە ئەوەیە کە ئەم کەسە خەریکی خیانەتە خیانەتی هاوسەریە ئێتۆ لەسەر شاشەمەی پێ بڵێ ئەمە جارێ بێ بزانێ ئەم نەفەرە بە تەلەفۆنە بۆ کە کێ لە دەورە کاک بەس خۆی گوێ دێتەوە نییە کارەسات یانی تو ئەمە تعبیرەی پێ بڵێ یەکسەر مەشاکیل دروستە بێت یەکسەر کێشە دروستە بێت ینی جاری وایە خەویش چارەسەری قەزیەکە خەویش جاری چارەسەری کێشەیەکە من لە کۆتای دایکشتان بۆی گەڕمەوە لە شاری بەسڕەیە لە کاتی زەمانی محەممەدی کوڕی سیرینە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێن کارەساتی ڕووی کرد بوو لە بەسڕا مردویانە ناشت دوای دووسێ ڕۆ دوای چەند ڕۆژێ قەبرەکان هەڵەدای کوفنەکانە دزی و مردەکان جێڵە نەزانێمە چۆنم دزە بگرن لە کامێری شاراوە لە کامێرا هێنەی چێ تا ڕۆژات بەلای پیاوێت بەلای بنووسین تێ بنووسین خەوێکم بینیوە لە خەومە هێڵکیان بۆ دانابووم هێڵکەکەم پاکە کرد کێلکەکەم پاکە کردەوە تۆکڵەکە ناخورێ دوایی من زەردێنەی هێڵکەکەم فڕادا سپێنەکەی مەخوارد ئەڵێ بنووسین مەشغوڵی کردوتی بیگرن مێڵن بڕۆ ئەمە دزەکەیە کە بەسڕە گیری خواردەوە بەدەستێەوە ئەمە دزەکەیە دوایی کە بردیان بۆ مەحکەمە بیرفێل دزەکە بوو تر کفندزین نەما دوای وتیان باشە تۆ چۆن زانیتە خۆمە لە حەدیث وایەتانێ وتی کاکە دەوروبەری هێڵکەکە ئەرزەکەیە زەردێنەکە مردووەکەیە سپێنەکەش کفنەکەیە ئەم پیاوەش دێ زەردێنەکە کە مردووەکەیە فڕێدای خاتۆ ناو ئەرزەکە زەرد سپێنەکەش کفنەکەی ئەی دزێ بۆ خۆی سپادەی لێکە دوای بۆ خۆی ئەو کارەسادە کۆتایی پیات بوو بابەتی دزینی کفن بۆیە هەندێک جار خەو ئەگەر کەسێکە بێت تعبیری جوانی خەو بکە کێشە چارەسەرەکە نەکێشە دروست باش توایەک پرسیار بکەم لە کۆتاییە ئەگەر کەسێکمان دەست نەکەوت کە لەگدانەوەمە بکات لەو کاتەیە باشترین ڕێنمایی چێ بۆ خەڵکە زۆرێک ئەڵەم کەسێکی باش نازانێت نەیگێڕیتەوە بڵێ خوایە خێری ئەم خەوم توشکەی بەڕێز دکتۆر شاخاوەن سیامەنسووری مامۆستای ئاینی و شارەزا لە بواری خەوپەرژێن و شرۆڤەی خەو لێکدانەوەی خەو سپاس بۆی لەمەوەرە لەگەڵ سپاس بۆ زانیاریەکانت